عرفان لە قسەکانتە ئەلبەتە زۆر ئاماژت بە ئازادی ڕاگەیاندن و قوتابی و ئەم شتانە کرد. لێرە دامێ بپرسم ئێوە وەکو یەکێتی قوتابیانی کوردستان هەڵوێستان چییە بەرامبەر بەو ڕووداوی کە بەسەر سەردەشت عوسمان هات کە لە بەردەم زانکۆیەکی کوردستانی هەرێمی کوردستانی عێراق لە سەلاحەدین ڕفێنرا و بەو شێوەیە کە تیرۆرکرا و هەروەها هەڵوێستان سەبارەت بە ئەنجامی لێکۆڵنەوەکان ئەگەر بکرێ بۆمان ڕوون بکەیەوە. بتاکیید ئەمە پێشی هەموو لایەنێکی سیاسی، پێشی هەموو ڕێکخراوێکی جەماوەری قوتابیان خینی هەواڵی بەڕێزمان سەردەشت ئەمە بە ئەستۆی خۆمان دەزانین وەکو یەکێتی قوتابیانی کوردستان. ئێمەش بووین خۆ پێشاندانمان کرد و دژی ئەو هەلوێستە ناشرینە کە لە شاری هەولێر کرا و ئێمەش بووین هەوڵماندا کە ئێمە بووین وەکو فیدراسیۆن ڕێکخراوە قوتابیان سەردانی سەرۆکی هەرێمی کوردستانمان کرد بەڕێز جەنابی سەرۆک بارزانی، ئێمە بووین سەردانی وەزیری ناوخۆمان کرد، ئێمە بووین سەردانی بەڕێز کاک مەسرور بارزانیمان کرد سەرۆکی ئاژانسی هەرێمی کوردستان، کە ئێمە بووین سەردانی هەموو لایەنە ئەمنیەکان و سەرۆکی پەرلەمان و داوامان کرد بە ڕسمی کە ئەو کێسەیە هەرچی زووە ئاشکرا بکرێ کە خۆشبەختانش ئێستا ئاشکرا کراوە و کە شتەکە دیارە کە بە چ شێوازێک هاتەکردن و خلایەنێکی زۆریش نەک کە دیفاعکردن بی لە پارتێکی سیاسی، خەڵکێکی زۆر نەک زۆر خەڵکانێکی ئەوەی کە دەیانەوێت لە پارتی بدرێتن یان لە لایەنێکی سیاسی بدرێتن یان هەولێر بشێوێنن دەیانویست بەسەر لایەنێکی سیاسی پارتی ینی پارتی دموکراتی کوردستان بشکێنەوە، بەڵام لە هەمان کاتدا ئەنجامەکان بە دیارکەتن و ئەو خەڵکانەی کە ئەو شتانش باسی دەکرد خۆی زۆر تەریقە هەن ئێمە دەتانین باسی تێدا بکەین کەەوە دوورە لە وەقع یەکی لەو تەریقانە کە ئەگەر بێت و ئەو حاڵەتانەی کە ئەوان ناوی لێدەنێن خۆ هەموو سەیتەرەکانی کە داخلی مووسل دەبن جێیشی ئەمریکی لێیە مە احترامەن ئەو جێیشە سەگی هەیە کە ئەگەر کەسێک بکوژرێت بەو تەریقەیدا ناتوانانی داخلی ناو مووسل بیتەوە کە ئەوان دەیانگۆ بردیتیانە فلان شوێن و لە هەیە کوژرا و عمومەن بەگشتی ئەمە گەشتبینین بەوەی کە ئەنجامێکی باش ئەو ئەنجامێکی واقعانە بە دەرکات و لە هەمان کاتیشدا واقعانە بوو. ئێمەش هەمیشە قبول ناکەین نە لە کوردستان نە لە هیچ وڵاتێکی دنیاش لەسەر مەسایلی نەتەوایەتی پەنجەیەکی قوتابیەکیش بەخین بێ. ئێمە بەرگری لە مافەکانی قوتابیەکەین و خەڵکانێکیش کە ئەبیانەوێتن وەزعی یان ئەزمموی هەرێمی کوردستان لە ئەنیەت دوور بخەنەوە بۆ ئەوەی ناڵێن لە 2007 تاکو ئەوڕۆ کە مووسل هەمووی چەند کیلومترێک لە هەولێرەوە دوو لە ڕۆژانە بە دەتوانین برین بە دەیان کاری تیرۆریستی لێ دەکرێت ئاژانسی پاراستنی ئێمە ئەمنیەتی ئێمە ئاسایشی ئێمە نێژتووە هیچ بە هیچ شێوەیەک بکە دەستیان بگاتە هەولێر و دهۆک و سلەیمانی و شارەکانی تری کوردستان. لەوە خۆشت ئاماژەت پێکرد بێتە خەڵکێکی زۆر خەڵک هەیەگلەی ئەوە لە ئام لە ئەنجامی لێکۆڵنەوەکە دەکەن هەروە گلەی لێوە دەکەن کە ئەڵێن ئەوە قوتابێکی ڕۆژنامەوان بووە لە ڕۆژنامەگەریە کاری کردووە. هەروە من لە وتوێژێکمان لەگەڵ ئەندامێکی پەرلەمانی عێراقی وتی من ئەوەی کە بزانم سەردەشت عوسمان کەسێکی ئەلمانی بۆ بە هیچ شوەیەک پێ ناچێتن پەیوەندی بە کۆمەڵێکی تونڕەوی ئیسلامیەوە هەبێتن. وای باسەکرد گلەیەکانیان لەوانەیە کە بەو شێوەیە کە ئەنجامەکە بەو شێوەی دەرچووە و لایەکشەوە هەندێک جار وا ناو دەبرێت کە ئەم ڕۆژنامەوان نەبووە. ئێوە و چیەڵەنم خۆی ئێمە پێش ئەوەی سەردەشت ببیتە ڕۆژنامە نووس یان ڕۆژنامەیان کەسێکی تر سەردەشت قوتابی بووە. ئێمە لەسەر قوتابیەکەی دیفاعمان لێ کردووە. من سەردەشتم نەناسیوە کە بابەت و شتیوی بخینمەوە بزانم کێ و چۆنە وەکو ڕۆژنامەکانی تر، بەڵام عمومەن ئێمە کە سەر بە گروپێکی تیرۆریستی نەبوویان ئەوی تر ئەوانەی شێخزانە گیران هەمووی کاری سیکسیان دەکرد، هەموو ڕسمی کامەکەی جوانە لەناو جانتایەکانی خۆیان دانابوو بۆ ئەوەی هیچ فکرێک بۆ نەچی. ئەمە شتێکی سیاسیە کە دەتانن ئەوان بخۆیان هەڵبژاردیە بەرامبەر بە ئەمنیەتی هەرێمی کوردستان کە دوور بن لە مەسائلەکانی ترەوە. خۆ تحقیق کرا و تحقیقەکەش دەتانن من خۆم کە سەردانی جەنابی سەرۆکم کرد گوتم من گوتی ئێمە بە وەزارەتی ناوخۆمان وتووە کە پسپۆرتترین شەخص کێیە بۆ ئەوەی بتوانێت ئەو کێشەیە ئەو کێسەیە بۆ مەدەستنی ئاشکرا بکە بینن لە هەر وڵاتێکی دنیا بیتن.
ئەجامە حاڵەتەکە بە دەردی ئەو خەڵکانەی کە هەر قسەی خۆی دەکەن قسە خۆ هەر دەکرێتن چونکە معارزە هەیە و ئەوانێک کە ناویان لە خۆنەوە معارزە دەیانەوێت لەسەر ئەو خاڵانە کار بکەن کە بڵێن بۆ ئەوەی مەسائلی ئەمنیەت و حکومەتی ئێمە بە دیوەیەکی تر ببن کە ئێمە پێویستە ئەمڕۆ چەند نەقسمان هەبی ئێمە بتوانین ناڵێم نەقس نییە لە هەرێمی کوردستان دەبی ئێمە ئەو نەقسانە محاڵە بکەین پڕ بکەینەوە نەک گەورەتری لێ بکەین بۆ وڵاتانی تری دنیاش چونکە ئێمە هەدەفمان ئەوەیە ئێمە بەرە و سەربەخۆی کوردستان بچین هەدەفمان ئەوەیە ئێمە بەرە و دروستبوونی دەوڵەتێکی کوردی بچین نەک ئەوانەی کە دەیانەوێتن ئەو شتانە گەورەکەن هیچ لەوانە کەمتر نینە کە نەیان هێشت کۆماری مەهاباد سەرکەوێ کەنەیان هێش شۆڕەشی شێخ عەبدولسەلام سەر بکەوێ کەنەیان هێش شۆڕەشی شێخ مەحموود سەرکەوێ و هەموو شۆڕەشەکانی تری کوردستان و هەموو میرنشینەکانی تریش کە هەمیشە حەزێک بەرامبەری بۆ دروست بووە ئێجا بۆیە ئەمن ناڵێم ئەوانە ئەتوانن ئێمە حکومەتی ئێمە تێک بدەنیان ئەوانەی مە تێک بدەن کە هەدەفیان ئەوەیە چونکە حکومەتی ئێمە ئەمە گەشتبینین وەکو گەنجە کە حکومەتی ئێمە لە پەڕێقەوەتە ئەوانەی کە ئەو هەوڵەیەدەن نەک زەمکردن بی بۆ ئەوان بەڵام هەموو کەسێک حڕە لە قسەکردنی خۆیدا و ئێمەش لە کوردستان وا فێربووینە کە بە شێوەیەکی دموکراتی قسە بکەین و ئەوانیش حەقی خۆتیان کە وەڵامی منیش بدەنەوە ئجا بۆیە لەو حاڵەتانەدا ئێمە ئەوڕۆپیسمان بە شۆڕەشی یەکدەستی هەیە نەک هەوڵ بدەین ئەو ئەزمونێک ئەو ڕەحیتمان تێکی بدەین ئەوە دو پرسەمە لەسەر ئەم مەسەلەیە هەندێک بیرۆکەی وا هەیە هەندێک بۆچوونی وا هەیەستە کە داواکەن کە ئەم مەسلەی لە کۆڵنەوەی ببرێتە دەرەوەی وڵات ئێوە لەگەڵ ئەوان خۆ ئێمە لەگەڵ ئەوەین زۆر شتێکی ئاساییە ئەگە ئەوان قەناعەتیان بەوەی نایە کە لە کوردستان قەناعەتیان پێناوێ بە حەقێکی شەرعی خۆ ئەو دیموکراتیەتەی کە ئێستا لەوێ هەیە خۆشان دەزانن خۆ کەس ڕێ لە کەس نەگرتیە تو وەرە دەنگی مەدەحۆی دەنگی بدەوەی چووە بە کەیفی خۆتە و لەناو کابینەیەکی دەنگ بە ئەوی تر دەدەی و بە ئەوی تر دەدەیەوە لەسەر مەسایلی نوویسین چ نەمانە نووسن کێ ڕێ لێ گرتوون کێ قسەی پێوتونە بە کەیفی خۆ هەر یەکە لە خۆی دەنووسیتن بەڵام زۆر شتیش ئاشکرا بووە کە ڕۆژنامەنووس چووتن تعدیلی لە خۆ کردووە و ئاخری ئێستا لە زیندانە کە خۆی تعدیلی لە خۆ کرد وەڵا ئەوە پارتیان ئەوە فلانە تعدیلی لە من دەکاتەوە یانەوە یەکێتینەوە دەسەڵاتە تعدیلی لە من دەکاتەوە ئەو فلیمانە زۆر دروست کراون بۆ ئەوەی خۆی ئیبراز بکەن لە بۆ ئەوەی عەلەساس چ من کەسێکی بەڕێی ئازاد بیرەکەمەوە ئەوان بەڕێی تەسکتر بیرەکەنەوە مەوا پەروەردەکران و خەڵکیشمان حەزیشمان لە ڕێی ئازادە لەگەڵ بیر و بۆچوونی ئازادیشین لەگەڵ فکری ئازادیشین لەگەڵ دیموکراتیەکی زۆر بەهێزترین کە لەوەی هەیە و تەسەوڕیش دەکەم چوارچەوەی دیموکراتیەت لە کوردستان ڕۆژ بە ڕۆژ فراوانتر بی بیر و بۆچوونی ئازاد ڕۆژ بە ڕۆژ فراوانتر دەبی ئەوە واقعکە نەک من کە پێدا هەڵگۆتن بیم چی جاریش من خۆم وان ئاسراوم چ جاریش من پێدا هەڵگۆتن ناکەم واقع چیە ئەوێڵێم و قەنەعەتیشم بە چی هات ئەو هەلە بژێرمەوە واقعی کاگەرفان عەزیز سکرتێری گشتی یەکێتی قوتابیانی کوردستان دووبارە سپاس دەکەین بۆ هاتن بۆ بەشی کوردی دەنجی ئەمریکا زۆر سپاس کاک حەیدەر بۆ ئێوە بۆ دەنگی ئەمریکاش من کەژبینم جارێکی تر کە خۆم لێرە ئەبینمەوە و نیقاش لەسەر کێشە و گرفتەکانی قوتابی و میلەتی خۆمانەکەین زۆر زۆر سپاس خۆش بەڕێزی حەیدەر سپاس بۆ ئێوەش